بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز پەرلەمانی کوردستان کۆبەوە و لیژنە هەمیشەیەکانی پەسەند کرد. بەشێکیش لە فراکسیۆنەکان نیگەران بوون لە دانەنانی ئەندامیان لە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان. بە میواندارێک لە بەڕێزان جەلال محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان و دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لە دوامین کۆبنەوەی ئاسایی خۆیدا پەرلەمانی کوردستان تەواوی لێژنە هەمیشەیەکانی پەسەند کرد. بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانیش بەهۆی بێبەشکردنیان لە هەندێک لێژنە ناڕەزایەتیان دەربڕی و داوا دەکەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان گوێ لە داخوازیەکانیان بگرن. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ تێبینی زۆرمان هەبوو لەسەر بەڕێوەچوونی کۆبوونەوەکە. طبعاً ئێمە بەپێی ئیستیحقاقی کورسیەکانی خۆمان ئەو تەڵەب و داواکاری کە داوامان کردەوە لیژنەکان بەپێی تەڵەبی خۆمان نەبوو. بۆ هەندێک لیژنە داواکاریمان هەبووە ناومان نەبووە و لە هەندێکی تراکە ناومان نەبوو، داواکاریمان نەبوو، خولیامان نەبوو، اختصاصمان نەبووە. دوو ئەندامان لەو لیژنێ بەیانی کۆبوونەوە کرێ سەرۆکە فراکسیۆنی هەموو لایەنەکان کۆ دەبنەوە بۆ سەرۆکایەتی لیژنەکان. بەفیعلی لیژنەی سەرەکیمان هەیە، لیژنەی لاوەکیمان هەیە. ئەگەر لیژنەی سەرەکی و سیادی نییە بۆ ئەو فراکسیۆنەکانی دەسەڵات جەخر لەسەر ئەو لیژنە سەرەکیانە دەکەنەوە کە بەدەست ئەوانەوە بێ. بۆیە ئێمە پێمان وا بوو ئەبوایە ئۆپۆسیۆن ڕۆڵی هەبووە لەو لیژنانەدا و پێگەی شیاوی خۆی وەرگرتایە. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە هیچ فراکسیۆنێک لە ناو پەرلەمانی کوردستانە قبول نەکات کە ئەو جۆرە کودتای ئەنجام بدرێ. و لێرەوە دەستخۆشی لە فراکسیۆنی یەکگرتووەکەم و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە هەڵوێستی خۆیان دەربڕی و پشگیریان لەنەوەی نوێ کرد. لە دانیشتنەکەی پەرلەمان ئەو چواردە لێژنەی مابوون لەلایەن دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوە لێژنە بە لێژنە خرانە دەنگدان و بە دەنجی زۆرینەی پەرلەمانتاران پەسەند کران. جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دانانی ئەندامانی لێژنە هەمیشەیەکان بەپێی یاسای سانتلیگۆی 4.1 دانراوە کە هەموو فراکسیۆنەکانیش بەو ڕێکەوتنە ڕازی بوونە. داوا لە نوێنەری سەرجەم فراکسیۆنەکان کرا کە لە کۆبوونەوەیەک لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ئامادە بن. بۆیە ڕۆژی 27/2 کۆبوونەوەی سەرجەم سەرۆک فراکسیۆنەکان لە هۆڵی مادەی 140 ئەنجامدرا بە سەرپەرشتی جێگری سەرۆکی پەرلەمان و ئامادەبوونی سکرتێری پەرلەمان بۆ ئامادەکاری دابەشکردنی ئەندامان بەسەر ئەو چواردە لیژنەی کەماونەتەوە. لەو کۆبوونەوەیە بە کۆی دەنگی فراکسیۆنەکان پێوەری سانتیگۆ 1.4 کرایە بنەما بۆ بەرکەوتەی هەڵبژارن و ڕێژەی ئەندامانی هەر فراکسیۆنێک لە هەر 15 لیژنەکەی پەرلەمانی. لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە 15 لێژنە پێک دێت. هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستان و سۆشیالیست 69 کورسی لە لێژنەکان دەبێت و یەکێتیش 30 کورسی و گۆڕان 18 ئەندام و نەوەی نوێ 12 ئەندام و کۆمەڵ 11 ئەندام یەکگرت و 5 ئەندام و پێکاتەکانی تورکمان و کلدان و ئاشور و سریان و ئەرمەنەکان 15 کورسیان لە لێژنەکان دەبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر هەورامان گرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە قسە لەسەر گرنگی لیژنەکانی پەرلەمان و وەتەنانی لیژنەکانی پەرلەمان بکەین. حەزەکەم سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو ڕووداوی کەمڕۆ لە سلێمانی ڕوویدا لە بردنیەک زیاتر لە 1 ملیار دیناری نەخۆشخانەی شار کە موچەی فەرمانبەران بووە. سەرنجتان لەسەر ئەم ڕووداوە چی؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم وبارك على حبيبنا رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. خوش حال كلم برنامج بخدمتي بريستان وبخدمتي براي بريزم هالكاري بريزم كاك جلال أقم براسي أو رداوة. طبعا ولات خالينا بلو جورة رداوة أنا براسي بتابد أمولاتي إيما ك ديبينين شونا يعني وكو عرب الله غني عن التعريف لراسي دا جاي أسفكي زور قوريك أو رودا والروبات بلا وكو بيشتر أماجن بيكر طبيعية كأوشتانا ل ولاتا بيشكوت وكان يجرو أداة بلام أويك نا طبيعية أويك جاي استفهامو علامەتێکی سەرسوڕمانی زۆر گەورەیە ئەوەیە کە بە ڕۆژی ڕووناک بە بەرچاوی خەڵکەوە نەک بە شەو نەک بە شێوەیەکی نهێنی بە ئاشکرا و بە بەرچاوی خەڵکەوە بە ڕۆژی ڕووناک خەڵکێک بتوانێت بە ئاشکرا و بە بەرچاوی خەڵکەوە بە ڕۆژی ڕووناک خەڵکێک بتوانێت بە ئاشکرا و بە بەرچاوی خەڵکەوە
لە شوێنێکی قەڵباڵغی ناو سلێمانی زیاد لە ملیارێک دینار ببات و دواییش کەس نەزانێت کێ وەکو کورد ئەڵێ وەکو باسکی بانان بۆی دەرچێ ئەمە لە ڕاستیدا ینی نیشانەیەکی پرسیاری زۆر زۆر گەورەیە و بە حقیقت ئەمە وەک ئەڵێ ئین كنت تعلم فذاك مصيبة وإن كنت لا تعلم فالمصيبة أعظم ئەگەر لایانی پەیوەندیدار بەتایبەت هێزە ئەمنیەکان ئاگیان لەم مۆزوعە نەبێ هەروە بڕوات و هیچ سەرداوێکیان دەست نەکەوێ ئەوە ئەگەر ئاگادار بن و هیچ نەڵێن ئەو موسیبەتەکە زۆر گەورەتر ئەگەر ئاگادار نەبن ئەو هەر موسیبەتە بەڕاستی لە هەردوو حاڵەتەکە بۆیە ئێمە لە ڕاستیدا وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ داوامان کردووە کە هێزە ئەمنیەکان بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسن و بە زووترین کات ئەو تاوانبارانە ئاشکراکەن و دەستگیریان کەن و تەسلیمی دادگایان کەن و بە سزای یاسایی خۆیان بەڕاستی بگەن باشە بەس لە ڕاستیدا ئێمە پێشنیازیشەکەین مەسەلەن ئەم ڕووداوە دوای سەرنجی کاکزەلای شەروەردەگرین بەس چیمان پێ دەڵێ بارەی سیستەمی مەسەلەن موچە لە هەرێمی کوردستان کە بەم شێوەیە ویستم ئەوە بڵێم کە ئێمە هەروەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کاری لەسەرەکەین و داواشمان کردووە بەوەی کە سیستەمی موچە بەڕاستی لەمەودا بەو جۆرە نەبێ کە پارە لە ناو گوێنیە و لە ناو شلیفا و بخرێتە ناو پشتی سەیارەوە و بهێنرێ و ببرێ ئەمە بەڕاستی شتێکی زۆر زۆر ناسەردەمیانەیە لەم دنیای ئەمڕۆدا ئەمە شتێکی زۆر ناقۆڵایەوە توانم بڵێمە عیبەیشە بە حقیقت بۆیە من داوای سیستەمی بانقیەکەین هەر فەرمانبەرێک باژمارەیەکی حسابی هەبێت لە بانک موچەی خۆی وەربگرنەک بەم جۆرەی کە هەیە چونکە ئەگەر بەم جۆرە بەڕاستی ڕووداوی لەم بابەتە لەوانەیە هی تریش ڕووبدات لە شوێنەکانی دیکە و ئێمە داوامان کردووە کە بە زووترین کات کە ئەو ژمارە حسابێ بۆ هەر فەرمانبەرێک دانراوە بە زووترین کاتیش پاشەکەوتی موچەکەش کە کراوە ڕاستەوخۆ بخرێتە سەر ژمارە حسابیەکەی و بە سیستەمێک بە چەند قۆناغێک بتوانێت کە ئیسیفادەی لێ بکاو بەس چەندە گرینگە مەسەلەن بەزووی ئەم بڕەپارێ حکوومەت مەسەلەن بیدات بەو مەسەلەن فەرمانبەران و کارمەندانی نەخۆشخانەی شار کە مەسەلەن ئێستا پارەکەیان براوە یعنی حکوومەت دووسترین کات قەرەبوویان کاتەوە و ئەوان بێبەش نەبن لەم موچێ خۆی لە ڕاستیدا ئەبێ ئەمە لەسەر ئەو بابەتە ئەبێ من وەکو بابایەکی ئیسلامی قسە ئەەکەم بە حقیقت و هەم لە ڕووی یاساییشەوە بێ سەیری بکەین حکوومەت ئەگەر ئەو پارەی گیان بێتە شوێنی مەبەست و دوای تحقیقات ئەمە دەرەکەوێمە چیە و چۆنە بە حقیقت ئەبێت تحقیقات و وردبینێکی تەواوی لەسەر بکرێت ئەگەر دەرکەوێت کە حکوومەت هیچ کەم تەرخەمێکی تیانە هەم لە ڕووی شەرعیشەوە هەم لە ڕووی یاساییشەوە لەسەر حکوومەت نییە کە ئەم بابەتە ئەم پارەیە بجارڕێتەوە بەڕاستی چونکە ئەوە ئەمانەتێک ئەو گەیاندوێتە شوێنی مەبەست ئەگەر لە شوێنی مەبەست و لە بانکەکە وەرگیرابێ و لە دوای ئەوە دزرابێ و فڕێنرابێ و مافیا بردبێتی خۆدەبەرکی هێزە ئەمنیەکانی ئەوە باسمان کرد ئەرکی هێزە ئەمنیەکانە کە بە دوواداچوونی بۆ بکەن و بە زووترین کات تاوانباران دەستگیر بکەن بەڵام لە حاڵەتێکا کە ئەگەر تاوانبار دەستگیر نەکراوەکو باسکی بانان بۆی دەرچوو ئەوە بەڕاستی ئێمە بابەتێکی شەرعیە و بابەتی حرام و حەڵاڵ و حەق و ماف و ئەوانەیە ناتوانین هەروە بەڕەهایی بڵێن واجبە لەسەر حکوومەت بیانداتەوە ئەوە بێت تحقیقێکی وردی لێ بکرێ دوای ئەوەی کە دەرکەوت حکوومەت هیچ کەم تەرخەم نەبووە ئەگە دەرکەوت حکوومەت کەم تەرخەمە ئەوە دەبێ بیجارێت ئەگەر دەرکەوت کەم تەرخەم حکوومەت کەم تەرخەم نییە کە وەکو هێزی ئەمنی بەشێک لە حکوومەت یعنی ئەمە کەم تەرخەمی خۆ هێزی ئەمنیش بەشێکە لە حکوومەت و ئەوان وڵای جا ئەوەیان کاک حەکیم بەڕاستی من ناتوانم لێرەوە بڕیار بم کە کەم تەرخەمە یان کەم تەرخەم نییە باشە ئەبێ لە دوای تحقیقکردن خەڵک بێ ینی موچەی خەڵک ببات یعنی ئەمە لەبارەی دۆخی ئەمنیەوە خۆی ئەوە لە وڵاتی ئێمە نەبووتە دیاردە و حاڵەتێکی زۆر و ئەمە پێم وایە یەکەم جارە ئەم بابەتە ببیسین و ڕوو بدات بۆیە ئەگەر لەمە دوا ڕوو بداتەوە توانین بڵێن حکوومەت کەم تەرخەمێکی زۆریشی هەیە ئەما لەبەرەوە یەکەم حاڵەتەوە تحقیقی ورد نەکراوە من پێم وایە ئێمە پێش تحقیقات نەکەوین باش هەر لە ڕێوە بڕیار نەدەین چێ تاوانبار و چێ تاوانبار نیە بەڵام کۆی بابەتەکە جێگای سەرسوڕمانە بە تایبەتی کە بە ڕۆژی ڕووناک ئەنجام دراوە و بە تایبەتی وا خەریکە شەوێکی بەسەرا ئەچێ تاوانباران دەزگیر نەکراون و من قەنەعەتم وایە ئەگەر بیانەوێ و زۆر جددیەتی تیا بەکاربێنن ئەتوانن تاوانباران دەستنیشان بکەن و دەستگیریان بکەن و بە یاسای خۆشی بە سزای خۆشیان بگەێنن سپاس دەکەم کاکزێرە دەمێ سەرنجی بەڕێزش بزانمە سەرم ڕووداوە پێشتیش بەڕێزت لە سلکی ئەمنی کارت کردووە
ینی خوێندنەوەتان چییە بۆ ئەم ڕووداوی بدنی پارە و دەبێت چی بکرێ بەوەی کە بەزترین کار مەسەرەن ئەو موچەخۆرانە بێبەش نەکرێن. لە ڕاستیدا ئەمە ئەتوانین بڵین دوو هۆکاری ڕئیسی هەیە. یەکێک لە هۆکارەکانەوەی سیستەمی بانقی لە هەرێمی کوردستان سیستەمێکی کلاسیکیەوەتە لەم شێوازە کارکردنە لە بانکەکان ئەتوانم بڵێم لە تەواوی دنیا کۆتایی پێ هاتووە و سیستەمی ئیلکترۆنی کار پێ ئەکرێەوە. ئێمە پێشووتر وزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی زەبەلاحی ئەتوانم بڵێم سەرف کرد بۆ ئەوەی بایۆمەتری بکە. ئەوە یەکێک لە ئامانجەکانی بایۆمەتری ئەوە بوو کە هەر کەسێک بتوانێت لە ڕێگەی ڕقم حسابیە کە هەیبێ موچەکەی بخرێتە سەر و ئەم جۆرە گرفتانە دروست نەبێت کە وەکو مامەسا ئاماژەی پێدا بە گوێنی و بە فەردە و بەوانە پارە ببرێ. ئەمە سیستەمێکی زۆر کلاسیکیەیەکێ لە گرفتە ڕئیسیەکان کە دروست بووە گرفتی سیستەمی بانکی حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە لێرەوە ئەمە دەبێتە زەنگێک بۆ ئێمە و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبێت سیستەمی بانکی لە وڵاتە بگۆڕێ. ومە لە هەمان کاتتا من بە حکمەوەی پێشووتر لە سلکی چۆنەڵی هێزەکانی یاسایشی ناخۆیان پۆلیس بوومە ئاگدارم شێوازی کارکردنی مجریم لێرە مجریمەکانیش لە ڕووی خیبرەی جەریمەوە دواکەوتون ئەگەر بێت و ئەم وڵاتە بەم شێوازە ئەو جەرایمانی کە لە وڵاتە پێشکەوتەکان ئەکەن مجریمەکان ئەوەندە خەبیرن باوەڕەتە بێ ڕەنگە بڵێم بانکەکانیش بەرن هەستی پێنەکەن لێرە. بۆ ئەوە قەناعەتم وایە لێرە مجریم دواکەوتووە لە شێوازی جەریمە. بۆیە ئێمە توانیومانە ئەو پارسەنگە ڕاگرین یا با بڵین ئەو باڵانسە ڕابگرین کە هێشتا ڕووداوی دزیکردن کەم ئەبێ. لەبەر ئەوە ئەمە سیستەمێکی زۆر کۆنا و زەنگێکی ئاگدارکردنەوە بوو. دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەم سیستەمە بانکیە بچێتەوە شێوازی موچەی فەرمانبەران بەم شێوازە نەبێ و بگۆڕدرێ بۆ سیستەمێکی ئیلکترۆنی و هەر کەسە و ژمارە حسابیەکی خۆی هەبێ و کارتێکی خۆی هەبێ بتوانێت موچەکەی خۆی وەرگێ و لەم گرفتە ڕزگارمان بێ. ئەمە لەلایەک سیستەمی بانکەکە. لەلایەکی تر وەکو مامۆستا ئاماژەی پێدا بە ڕۆژی ڕووناک و لەناو شارێکی وەکو سلێمانی چەند چەکدارێک بە دەمامکەوە کە شێوازی داخلبوونیان دەبێت لە ژێر کۆنتترۆلی کامیرە بێت چونکە ئێمە دەزین هەموو بازگەکان بۆ داخلبوون بۆ ناو شاری سلێمانی کامیرە هەیە و دەرچوون دیسانەوە هەر کامیرە هەیە. بۆ ئەم مەبەستە فەراغێک پێمان ئەڵێت کە فەراغێکی ئەمنی زۆر لە شاری سلێمانی و لە تەواوی کوردستان نەک بەتەنها شاری سلێمانی فەراغێکی ئەمنی هەیە. بۆ ئەو مەبەستەش دیسانەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وزارەتی ناوخۆ پلانی ئەمنی تۆکمە و پلانێکی نەوعی بە شێوازێکدا بڕێژێ کە لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگا چەند پێش دەکەوێت ئاستی توانای مجریمیش پێش دەکەوێت. وەکو بینیمان ماوەستاوتی ئەمە یەکەم حاڵەتە لە ڕاستیدا توانین بڵێن لە سنووری هەرێمی کوردستان یەکەم حاڵەتە ئەگەر چی ساڵی پار لە سنووری قەزای دووزیش کە تقریبا نەتوانین بڵین ناوچە جێناکۆکەکانە و تقریبا تابع وەکو جۆرێک لە هەرێمی کوردستانەوە تەماسی هەیە موچەی مامۆستایانی ئەو قەزایە برا. ئەمە دووەم حاڵەتەکە بۆ ئەو مەبەستە پێویستە حکوومەتی هەرێم پلانێکی تۆکمەی هەبێ هەم لە سیستەمی بانکی هەم لە وزارەتی تاوانەکە تاوانێکی ڕێکخراوی یاخود بەرپرسێکی باڵای لە پشتەوە بێ خەڵکی یاسایی توانێ ئەمە بکە ئەم دزی کە مەسەلەن بردننی موچە لە ڕاستیدا لەبەر ئەوەی تحقیق لە سەرەتایە ناکرێ بڵین کەسێکی ئەوە لە پشتێتی بەڵام ئەکرێ بڵین بەرپرسەکان هۆکارن بۆ ئەم جۆرە تاوانانە بۆ لەبەرەوەی بەڕاستی زۆربەی ئەو کەسانی کە چەک هەڵەگرن و چەکیان پێەیە ئەو کەسانن کە لەلایەن وزارەتی ناوخۆ مۆڵەتیان پێدراوە و دەنا کەسێک بۆ نمونە ئەگەر لە قەزایەکی تریا لە شارێکی تر هاتبێ و دەمانچەیەکی پێبوو بێ مەفروزە سەیتەرەکانم دەمانچەی لێ وەرگن و ئەگەر لی وەرنەگیراوە بمەعنا دەبێت ئەم کەسە مۆڵەتێکی هەبوو بێ. ینی لە هەردوو حاڵەتەکەیە هێزە ئەمنیەکان مقەسرن دەبێت پلانەکانیان تۆکمە بکەن و دەبێت وزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتیەکانی ئاسایش و پاراستن و زانیاری بەڕاستی دەبێت بە شێوازێک کار بکەن کە چیتر لایەنگران و هەوادارانی خۆیان بۆیان نەبێ بە مەسموحی بەو شێوازە دەمانچە و چەک بەکاربێنن و دوجار دەبینین زۆربەی جەرایمەکان نەک ئەم جەریمە لە بڕی کەشف نەبوو من ناتوانم بیڵم بەڵام ئەتوانم بڵێم لە 140 بۆ 50 جەریمەکان کە ڕوو ئەدەن و چەکی تیا بەکار هاتوو ئەو چەکانن کە لە لای خەڵکی مختصەوە چۆنەڵی جۆرێک لە مۆڵەتیان هەیە بۆیە پێویستە حکوومەت بەو شێوازە کارکردنی خۆی بچێتەوە پێویستە هەر کەسێک کە فەرمانبەرە یا با بڵین
کارمەندە لە وزارەتی ناوخۆ وزارەتی پێشمەرگە مافیاڵگرتنی چەکی هەیە ئەوەندە لە ناو وحدەکەی خۆی لە ناو یەکە سەربازەکەی خۆی چەکەکەی بەکاربێنێ و دوجار بۆی نەبێت چەک بەکاربێنێ بۆی حاڵەتی لەم شێوازانە ڕوونەدا. بەڵە سوپاس دەکەم کاک تۆرگەرم لای بەڕێز بینی سەر تەورەکەی خۆمان سەبارەت بە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان بەر لەوەی کە بێن سەر شێوازی دابەشکردنی لیژنەکان بە دیاریکراوی ئەم خولە چەند لیژنەیە و هەر لیژنەیەک لە چەند ئەندام پێک دێت. بڵێ خۆی پەرلەمانی کوردستان بە پێی پەیڕە و دوو جۆر لیژنەی هەیە. لیژنەیەکیان ئەو لیژنانن کە پێیانوترە لیژنە هەمیشەییەکان ینی بەردەوام بە پێی پسپۆڕی ئەو لیژنانە بەردەوامن و هەمیشەیین هەتاوەکو هەر 4 ساڵەکەی ئەو خولە کۆتایی پێدێت. ئەمانە بەردەوام لیژنن ینی ئەوە نیە بۆ حاڵەتێکی دیاری کراوەم تایبەت. ئەمانە لە بە پێی پەیڕە و لە خولی چوارەمە پێم وایە 21 لیژنە بوون بەڵام دواتر کە پەیڕەومان هەموار کردەوە ئەو بۆ هەندێک لیژنە کە اختصاسەکان لە یەکەوە نزیک بوون پێکەوە دەمجمان کردن. دوجار ئێستا پەرلەمانی کوردستان بە پێی اختصاسە جیاوازەکان 15 لیژنەی هەیە. ئەم لیژنانە تەبان لیژنەی هەمیشەیین بەڵام هەر پەرلەمان ئەتوانێت لیژنەی کاتیش دابنێ بۆ ڕووداوێک کە ڕوو ئەدات بۆ بە دوواداچوونێکی تایبەت بۆ حاڵەتێکی تایبەت بۆ پرسێکی تایبەت بۆ بابەتێکی هەر بابەتێک کە پەرلەمان بە پێویستی بزانێ لە کوردستانە لیژنەی تایبەت دروست بکە و بە دوواداچوون بکە. ئەوە تەبان ئەو لیژنەیە لیژنەی تایبەت لیژنەی کاتیە. ئەم لیژنەی کاتیە بە کۆتایی هاتنی ئیشەکەی لیژنەکەش کۆتایی بەس لیژنە هەمیشەیەکان تا خولی پەرلەمان بەڵام لیژنە هەمیشەیەکان بەڵێ ئەوە تاکو ئەو خولەی پەرلەمان تا کۆتایی پێدێ و سەر لە نوێ بۆ خولێکی تر هەڵبژار نەکرێ هەتاکو ئەو خولە بمێنێ ئەو لیژنەیەش ئەمێنێت. باش ئەیە لە چەند ئەندام پێک دێن ئەم لیژنانە تەبعان بە پێی پەیڕە و نابێت لە 5 لیژنە لە پێش عفوە لە پێش 5 ئەندام کەمتر بێ و نابێت لە 11 ئەندام زیاتر بێت. باش و هەڵبژاردنەکەشیان تەبعان ئەوەی کە دیاری کراوە لە پەیڕەوە بەپێی تەمان هەموو ئەندامێکی پەرلەمان ئەبێ لە لیژنەیەک هەر بەشدار بێت بە پێی پەیڕە ئەبێ لە غەیر دەستەی سەرۆکایەتی ئەنی سەرۆک وەرد و جێگرەکەی هەموو ئەندامێکی پەرلەمان ئەبێ لە لیژنەیەکە هەبێت بەلای کەمەوە بەڵام ناتوانێت زیاد لە 2 لیژنە هەبێت ئەتوانێت لە 2 لیژنەش بەشدار بێت زیاد لە 2 لیژنە ناتوانێت بەشدار بێت بە پێی پەیڕە. هەڵبژاردنیشیان دیارە میکانیزمی ئەوەی کە دیاریکردن و تەشکیلکردنی لیژنەکان بە پێی ئیستحقاقی ئینتیخابیە و بە پێی پسپۆڕیە و بە پێی داخوازیشە ئەوانە هەمووی دەورە بینەوە دەستی سەرۆکایەتی کاتێکە سەرپەرشتی تەشکیلکردنی سەرجەم لیژنەکانەکە ئەبێ ئەوانە هەموو ڕەچاو بکات بە پێی پسپۆڕی بە پێی داخوازی هەیە بۆ نمونە بەڕێزت لە لیژنەیەک خۆت داوات کرد بێت ئەوان لەو لیژنەیە دادنێن بتبن بۆ لیژنەیەکی تر ینی وەکو ئەندامی پەرلەمان من لە پەیڕەوە هەمووی خوێندوێتەوە بەشدار بووم لە خاڵ بە خاڵی هەموارکردنی ئەم پەیڕەوە دەستی سەرۆکایەتی ئەو دەسەڵاتەی نییە چونکە ئەندامی پەرلەمان بە داخوازی خۆی و بە ویست و ئیرادەی خۆی ئەتوانێت لە فلان لیژنە بێ و لە فلان لیژنە نەبێت ئەو ناتوانێت مەحرومی کات لەو لیژنانە. بەڕاستی ئەمەی کە ئەم جارە دەستی سەرۆکایەتی کردوێتی ئەوەی کە لە پەیڕەوە هاتووە ئاماژەی پێکراوە ئەڵێ دەستی سەرۆکایەتی ڕەچاوی اختصاص و فراکسیۆنەکان و ئیستحقاقی ئینتیخابی و داخوازی خۆی و پسپۆڕی خۆی ئەکات هی ئەندامەکە بۆ دانانی لە لیژنەیەک. ئەمما بەوەی کە ئەندام داوا بکە لە فلان لیژنە بێ بەڵام ئەم نەهێڵێت یان مەحرومی بکە پێم وایە ئەوە شتێکی باشە بەس بەرەز وتت بە پێی بەرکەوتی هەڵبژاردن لیژنەکان دابەش بکرێن ئەوە سەرۆکایەتیەکانیان باشە ئەوە سەرۆکایەتیەکان سەرۆک و جێگر و مقرری هەر لیژنەیەک باش بەس پێشتر لە خولی ڕابردوو ئەو کێشەی کە لەسەر هەڵبژاردننی لیژنەکان ئەم جارەیە پێشتر لە خولی ڕابردوو ئەم کێشەیە هەبوو یان لە خولی ڕابردووم ئەم کێشەیەنەوە بەڕاستیت پێ بڵێم من سەرنجم هەیە ئەم دەستی سەرۆکایەتی ئێستا کە بڵێن هەیە هەژمونێکی حیزبی زۆر ڕوونی پێوە دیارە بەداخەوە نابێت وابێت چونکە ئەمە سەرەتا ئیشکردنیانە من لێرەشەوە پێیان ئەڵێم وە دوو بە دویش قسەم لەگەڵ کردن و قسەی زیاتریشیان لەگەڵاکەم ئەگەر بێت و بەم جۆرە تەسەڕف بکەن بەم جۆرە پەرلەمان بەڕێوە بەرن بەڕاستی ئەوە ینی چاڕوانی ئەوە مەکە کە پەرلەمان غەیری
وەکو کۆمیتەیەک وەکو لقێک وەکو مەڵبەندێکی حیزبی نەبێت هیچی تر نابێت هیچی لێ سەوز نابێت بەڕێوەبردنەکە عیبی چی ئێستا زۆر هەژمونی حیزبی پێوە دیارە جارە ئەسڵەن کە سەرۆکی پەرلەمان خۆی وجودی هەبوو جێگیری یەکەم و جێگیری دووەم بۆیان نییە قسەی پێ بکەن و تەوجیهی بنێ بڵێ ئاوا بکە و ئاوا بکە و ئاوا بڕۆ پەیڕەوی ناوخۆرەگە پێدراو نییە بە هیچ جۆرێک ئەو توانێت تەوجیهی بکە بڵێ شتی بۆ بنووسێت پێشنیازی بۆ بکە ئەمە بڵێ ئادەی ئەوا بکە و ئادەی بیان کە دەرەوە ئادەشی بکە ئەمان ئەمە شتێکی هەڵەیە هەنی هیوادارین کە ئەو جۆرەشتانە بە حەقە دووبارە نەبێتەوە لە ناوهۆڵی پەرلەمان ئێمە تەمەن لە خولێکی تر ئەندامی پەرلەمان بووین لە هەموو خولەکە کە تەواو بشتی و ئامان نەبینی باش لە هەموو خولەکە کە تەبعاً خۆتە زانی سیراعاتی زۆر بوو لەو خولەی ئێمە بۆیە لیژنەکانەوەی کە عەرزم کردیت سەبارەت بە لیژنەکان بەو جۆرە تشکیل دەکرێت سپاس دەکەم کاک جەلال سەبارەت بە لیژنەکان ینی ئەو کێشەیە بۆ دروست بووە لەسەر هەندێک فراکسیۆن نیگەران ینی بە دیاریکراوی چۆن دیاریکراون لیژنەکانی پەرلەمان ئەندامان دانانی ئەندامان لەسەر چ بنەمایەک لە ڕاستیدا وەکو مامۆستا ئاماژەی پێدا 15 لیژنەی هەمیشەیی هەیە لە پەرلەمانی کوردستان ئەم 15 لیژنە هەمیشەیە بەپی بەرکەوتەی هەر فراکسیۆنێک ئەندامی دەبێت لە ناو لیژنەکان و لیژنەکەش لە 5 بۆ 11 ئەندام پێک هاتوون ئەمە بەرکەوتەی هەر با بڵین فراکسیۆنێک لە ناو ئەم لیژنانەیە و ڕاستی بەم پێ بە سیستەمی سانتلیگۆ دابەش کرا بۆ ئەوەی هەر فراکسیۆنێک بەرکەوتەی خۆی هەبێ سیستەمی سانتلیگۆ چەند شێوازێکی هەن یعنی چەند جۆرێکی هەن 1.4 ئەم شێوازە بوو کە کوی فراکسیۆنەکان پێشووتر سەرۆکی فراکسیۆنەکانیان لە کۆبوونەوە بوونە سەرجەم فراکسیۆنەکان بەوانەشی کە ئەمڕۆ ناڕازی بوون پێشووتر لە کۆبوونی فراکسیۆنەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان قسەیان کردو و بەو شێوازە ڕازی بوونە تەنها گرفتێک کە هەبوو ئەمڕۆ ئەوەیە کە فراکسیۆنی نەوەی نوێ داوایانە کرد یەک ئەندامیان لە لیژنەی دارایی هەبێ و طبیعی ئێمەش تەمەنامانە کرد و حەزمانە کرد و زۆربەی لایەنەکان کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنەکانیان چۆن بڵی بەشدار بوون لەوەی کە هەوڵیاندا بۆ ئەوی نەوەی نوێ ئەندامێکی هەبێ بەڵام دیارە بە شێوازێک دابەش کرا بوو ئەو جەدۆلی دابەشکردە تێک ئەچوو ئەگەر بە پێی قسەی سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر ئەندامێک بەر ئەوان بکەوتایەوە قەرەبوویان بۆ کراوەتەوە لە لیژنەکانی ترە ئەوەی تێبینی کرا من بۆ خۆم تێبینیم کرد مەسەلەن ئەوە بوو کە ئەوترا ئەم لیژنەیەکی سیادیە لە ڕاستیدا لە پەیڕەوەکە وەک مامۆستا ئاماژەی پێدا ناوی 15 لیژنەکە دێنێ هیچ لیژنەیەکی سیادی نیە ینی لیژنەی لیژنەکان گرنگتر نین لە لیژنەی یاسایی هەیە لیژنەی دارایی سامانەکان پێشمەرگە لە ڕووی قانونیەوە یەک بەهایان هەیە بەهای قانونیان هەیە هەر یەکەیان یەک عەدەدی بۆ دیاری کراوە هەر یەکەیان سەرۆک و جێگر و بڕیاردەرێکی بۆ دەستنیشان کراوە هەر یەکەیان لە اختصاسەکەی خۆیان کارەکە کەواتە لە ڕووی قانونیەوە هیچ لیژنەیەک ئەفزەڵ نییە لەسەر لیژنەیەکی تر و ئەندامی هیچ لیژنەیەک ئەفزەڵێتی لەسەر لیژنەیەکی تر نییە ئەمە لە چوارچێوەی قانونی بەڵام لە مەجای عەمەلی و کارکردنە ئەکید هەندێک لیژنە ئەکتیفترە و مەجالاتی زیاترە بۆ ئەوەی ڕقابەیەکی بەقووەتر لەسەر حکوومەت هەبێ هەندێک لیژنە چۆنەڵی ئەکتیڤ ینی چالاکی کەمترە و توانایی بە حکمی اختصاسەکەی توانایی چاودێریکردنی حکوومەت و ڕقابەی کەمترە ئەمە چۆن ئەڵی بۆتە کەستمێک یا بوا بڵین بۆتە عورفێک لە ناو پەرلەمانە دەنا لە ڕووی قانونیەوە هیچ لیژنەیەک لەگەڵ لیژنەیەکی تر فەرقی نییە و من ئەوەی خۆم وەکو کەسێک لە لیژنەی یاسایم تێبینیم کردبوو شتی ینی ناقانونی گەورە و شتی زۆر گەورە و دژی پەیڕەوی ناوخۆ لەم شێوازەم بەدی نەکرد لە دانیشتەکەی ئەمڕۆ هیچ شێوازێکی ناقانونی ئەوەی کە پێوترێ ناقانونی یاساشکێنیم تێیدا بەدی نەکرد غەیری ئەوەی کەوا دەکرا مەسەلەن دانیشتن و گونجاندنێکی تر هەبوو بێ لە بینی سەرۆکی فراکسیۆنەکان بۆی ئەندامێکی نەوەی نوێژ لە ناو لیژنەی دارایی هەبێەوە نەبوونی ئەندامێکی نەوەی نوێیان ئەندامێکی گۆڕانیا ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی لە یەکێک لە لیژنەکانە بۆ خۆی ناپەیڕەوی نییە و ناقانونیش نییە و دەستەی سەرۆکایەتی هەر لەو پەیڕەوەی کە مامۆستا باسی کرد ڕەچاوی چەند خاڵێکەکە یەک لەوانە بەرکەوتەی فراکسیۆنەکان و خاڵێکی تر اختصاسی شخصەکان کە تعدی دەکرێن ئەنی اختصاسەکان لەگەڵ لیژنەکە بگونجێ و خاڵێکی تر ئەزمموی کەسەکە لەگەڵ لیژنەکە بگونجێ وەزائیدەن ئەفو دەستەی سەرۆکایەتیش بۆی هەیە بە لەم چوارچێوە
کەسێک لە لیژنەیەک بەرێتە لیژنەیەکی تر و ئەوەی ئەمڕۆ هەر تێبینیمان کرد دوو ئەندامی کۆمەڵی ئیسلامی کە لە دوو لیژنە خۆیان اختیاریان کردبوو دەستەی سەرۆکایەتی لای بردبوون چوو بوونە دوو لیژنەی تر لەبەرەوەی دەستەی سەرۆکایەتی بە وتەی خۆیان وای پێویستە کرد وایان بە باش زانی بوو بەوەی لە لیژنەیەک نەبێت کەسێک لە لیژنەیەک نابێت لە سەر و 11 تیای بێ بۆ نمونە ببێتە 13 و لیژنەیەکیش ئەکرێت لە 11 کەمتر بێ بەڵام ناکرێت بۆ نمونە عدەدەکەی فەرقی هەبێەوەی کە دانرا 5 بۆ 11ەکە بۆیە ئەمە شتێکی واردە وەکو بڵێ ناقانونی نییە یاسا شکێنی نییە بەڵام چۆن بڵێ ئەو پەیڕەوە چۆن بڵێ جۆرێک لە مەتاتیتیا ینی ئەشتوانرا بە دیوەکەی تریشە بەکار بێنێ و نەوەی نوێژگرەوە سەرۆکاتی پەرلەمان لە سەڵاتی هەیە بۆ نمونە لیژنێ پەرلەمانتارێک خوازیاری وێ لە لیژنەیە کار بکات ئەو بیگوازێت و بۆ لیژنێکی تر ئەگەر ضروریەت پێویستکە ئەو دەسەڵاتی داواگەر ضروریەت هەبێ و اختصاص هەبێ بۆ نمونە من با بڵین من مەجالەکەم قانونە و بمەوێ با بڵین لە لیژنەی ئەوقاف کە با بڵین مەجای مامۆستای و مامۆستا زیاتر لە بواری کاروباری ئاینی و لە ناو کاروباری ئاینیە لە کاروباری ئیسلامی دکتۆرای هەیە من ئەگەر بمەوێ لە لیژنەی ئەوقاف بم هەتا مەجای تیابێ ئەکرێت خواستی خۆم ڕەچاو بکرێ بەڵام ئەگەر زانرا مامۆستا سوودی زیاترە بۆ ئەوی من لەو لیژنەیە بم لەبەرەوەی ئەو اختصاسێکی هەیە و ئەزمونێکی هەیە توانای خزمەتکردنی باشتری هەیە و توانای ڕقابەیەکی باشتری هەیە لەسەر وزارەتی ئەوقاف بە تەکید واردە کە من لا ببرێ مامۆستا بخرێت تۆ ڕخنە لەسەی سەرۆکایەتی پەرلەمان لە ڕاستیدا تا ئێستا سەرەتایانە من لەکارەکانی ڕازی یان وەکوماوەساڵی بێلایەن نین لەم وەڵی من ناتوانم بڵێم بێلایەنن ناشتوانم بڵێم بێلایانی لەبەری سەرەتایانە و ئەوەی من بەدیم کردبێت تا ڕادەیەکی باش ملزەمن بە پەیڕەوی ناوخۆ تا ڕادەیەکی باش و یاساشکێنێکی ئەو تۆیان نەکردووە کە جێی نیگەرانی ئێمە بێت مەسەرەن تۆمارێکی دەنگی جێگری سەرۆکی پەرلەمان بڵاوبووەوە هەر خۆی قسە دەکە لە دانیشتەکەی ئەمڕۆ باز وەکو ئەمرێک بە سەرۆکی پەرلەمان دەڵێ فراکسیۆن بکە دەرەوە ئەمە ڕێگە پێدراوە دەستەی سەرۆکایەتی مافیان هەیە لە بینی یەکتر ڕاوێژ بکەن بەڵام وەکو ئەمر نا وەکو لەبەری سەرۆکی پەرلەمان سڵتەی یەکەمە لە ناو پەرلەمان و سەلاحەتی ئەمرکردن لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە هەیە بەڵام جێگیر بۆی هەیە تەبعاً جێگیری یەکەم و سکرتێریش بۆیان هەیە ڕاوێژ بکەن ئەگەر بینیان سەرۆکی پەرلەمان مەسەلەن جۆرێک ناتوانێت کۆنتترۆڵی جەلسەکە بکات یان با بڵین نقطەیەکی نیزامی هەیە کە پێویستە تاکید جێگیرەکە یا سکرتێری پەرلەمان و دەستەی پەرلەمان دەتوانن ڕاوێژ بە یەکتریکەن و ئەستیشارە بە یەک بکەن و بە شێوازێک بە سەرۆکی پەرلەمان بڵێ کە فلانشت پێچوانەی پێڕەوە بە پێی یاسا ئەتوانی دەریان کەیتە دەرەوە بەس بە سەرۆکی پەرلەمان مافەیە فراکسیۆنێک پەرلەمانتارێک بکاتە دەرەوە لە ڕووی یاسایەوە بەڵێ پەیڕەوی ناوخۆ ڕێگەی داوە هەر ئەندامێک هەر ئەندامێک یا فراکسیۆنێک کە ببێتە هۆی چۆنەڵی گرژی دروستکردن و ئەرقەلە لە بەردەم دانیشتنەکەدا دروستکە بە پێی مادەی 56-57 لە هەردووکی لە پەیڕەوی ناوخۆ ئاماژەی پێدراوە سەلاحەتی هەیە بیان کاتە دەرەوە. بەڵێ سوپاس دەکەم ماوەستە ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەگەڕێم بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کۆمپانیای کەنعان کۆمپانیای کەنعان وەکیلی سەرەکی یەزدەسپار لە عێراق باشترین بۆری بۆ بیناو باڵەخانەکان بە سیستەمی ژێرزەوی هەڵواسین گەرمی ئەرزی و ئاوی خواردنەوە بە ستانداردی ئەڵمانی بۆریەک بە مەوادی PPCV بەرگەی پلەی گەرمی بەرز دەگرێت و دژە بەکتریایە ڕووپۆش بە ڕەنگێکی سپی کە هیچ چەوریەک لە خۆ نەگرێت
بۆریەک بە مەوادی PPMD کێشی کەم ڕێگر لە دەنگی تێپەڕبوونی ئاو، بۆریەک بە مەوادی PPC دژ بە گۆڕانی کەشوهەوا، دژی سووتانە و بەرگەی جوڵەی سروشتی باڵەخانەکان ئەگرێت. بۆریەکانمان بۆ سیستمی ژێرزەوی، هەڵواسین، گەرمی ئەرزی و ئاوی خواردنەوە بەکاردێنرێت. کۆمپانیای کەنعان وەکیلی سەرەکی لە عێراق، ناونیشان فەرعی یەکەم سلێمانی بەرامبەر دادگای کۆن، پێشانگای ئارام. فەرعی دووەم سلێمانی زی لە سوتاوەکە، پێشانگای هاوکات. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک دەسڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆرە گەبگەرە مۆلای بەڕێز سەبارەت بە کۆمەڵ ئێوە لە لیژنە هەستیارەکان ئەندامتان بەرکەوتووە خۆ ئەو لیژنانەی کە مەسەڵەن لیژنەی گرینگن ئەندامتان؟ بەڵێ ئێمە لە لیژنەی دارایی لیژنەکان هەمووی گرنگە بەپێی نسبەتێک، یعنی هەمویان گرنگن، بەڵام گرنگتریشیان هەیە. تەنها لیژنەی یاسایی ناتوانین بڵێ سیادی و ئەوانە، چونکە شتێک لە پێڕەوە نییە، بەس لیژنەی یاسایی جیاوازە لە لیژنەکانی تر، چونکە هەموو پرۆژە یاساکان و پرۆژە بڕیارەکان بە فلتەری لیژنەی یاسایی ئاڕوە. لیژنەی یاسایی ڕاوێژ لەگەڵ دەستی سەرۆکاتی ڕاوێژەکەن. ئەگەر هەر پرۆژە یاساییان پرۆژە بڕیارێک مەرجەکانی تیا نەبێت توان ڕەدی بکەنەوە. لیژنەی یاسایی زۆر گرنگە و هەموو پرۆژە یاسایەک و هەموو پرۆژە بڕیارێک بێ راپۆرتی لیژنەی یاسایی لەسەر بێ. بەس مەرجنیە هەموو پرۆژە بڕیارێک و پرۆژە یاسایەک راپۆرتی لیژنەی ئەوقاف یام دارایی یام چی. غێری لیژنەی یاسایی لیژنەکانی تر بەپێی اختصاصی خۆیانە. سەرۆکی پەرلەمان بۆ راپۆرت نووسین پرۆژە یاسایەکیان ئاراستاکە یان پرۆژە بڕیارێکیان ئاراستاکە. ئێمە وەکو فراکسیۆن تقریبا لە زۆربەی لیژنەکانە هەین، لە کۆی پێم وایە 15 لیژنە لە 11 لیژنە ئەنداممان هەیە. لە لیژنەی دارایی هەمانە لە پسپۆریتان کردووە مەسەڵەن؟ بەڵێ ئێمە هەموو بەپێ پسپۆڕی خۆمان ینی ئەندامەکانمان دابەش کرد. بەڵام تر دواتر هەندێک ملاحەزەی وردمان هەیە بەڕاستی، ئەویش ئەوەیە هەندێک ئەنداممان داوای کردو لە دوو لیژنا هەبێت، لە دوو لیژنەکەیەکیان بۆ هەڵبژاردووە، بەڵام ئەوەیشی کە بۆیان هەڵبژاردووە تقریبا ئەو لیژنەی کە مەحرومیان کردووە زیاتر اختصاصی هەیە لەگەڵ ئەوەی کە مەحرومیان نەکردووە. بڵێن ئێمە مامۆستا عوسمانمان بۆ لیژنەی کوشت و کاڵیش تۆمارمان کردووە لیژنەی ئەوقاف، بەڵام لە لیژنەی ئەوقاف لایان بردووە خستویانتە لیژنەی کوشت و کاڵ، کە لەوانەیە لەبەرەوەی مامۆستایەکە و لە ناو شەریحەیەکی تایبەتە ئیشی کردو اختصاسەکەی خۆی لەو بوارە بتوانێت زیاتر چالاکی هەبێت. و ئێمە بڵێن سەرۆکی فراکسیۆنەکەمان لە لیژنەیەک دایانناوە، لیژنەی پێم وایە پەیوەندیەکان شتێکی وایە لە کاتێکە کاک عەبدولستار دیارەکە اختصاصی خۆی کە ئەگەر هەبێ هەوکو پێشمەرگەیەکی کۆن و کە هەبووە ئەتوانە لە لیژنەی پێشمەرگە و ناوخۆدا بنرێ، یان وەکو خۆی کە 4 ساڵ ئەزمموی هەیە لە بواری کشت و کاڵا وای ئەو هەردایان ئەنار لەوێ دایان بنایە. تقریبا ئەو یەک دوو ملاحەزەی بەسیطمان هەیە بەسەر ئەو مۆزوع، ئەمە کۆی بابەتەکەمان پێخراب نییە بەحقەت بەنسبەتی فراکسیۆنەکەی خۆمان. باشە، ئەی سەبارەت بەو هەنگاوی داهاتووتری پەرلەمان چی دەبێت پێکێنانی حکوومەتە دوایەمەیە خۆمارکردنەوە یاسای سەرۆکاتی هەرێمەوەندەی کێوە ئاگادار بن، یاخود لەسەر سەرۆکی لیژنەکانیش وا بڕیارە سپەی یەکلا بکرێن و سەرۆک و جێگر ئەوانە هەر لیژنەیەک طبعاً هەر لیژنەیەک پێویستی بەوە هەیە کە دەستێکی سەرۆکایەتی هەبێ کە ئەویش سەرۆکی لیژنەکەیە و جێگر و مقرر، ئەوەش بە هەمان شێوە سبەینە بەپێی تەوافق و بەپێی بەرکەوتەی ئینتیخابی و فراکسیۆنەکە دابەشەکرێت. باش ئیتر ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە خولی چواریش هەر سەرۆکێکی لیژنەمان هەبوو، لەگەڵ جێگرێک و لەگەڵ مقررێکمان بەرکەوت بوو.
پێم وایە ئەمجارە هەروە بێت چونکە ئەمجارە لیژنەکانیش کەمتر بوونەتەوە بێ ئێمەوە بزانی جاران 21 لیژنە و ێستا 15 لیژنەیە ینی 15 لیژنەیە بۆ 108 ئەندام پەرلەمان چونکە دەستەی سەرۆکایەتی و ناچنە لیژنەکانەوە بۆ 108 21 لیژنە جاران هەبوو ئێستا 21ەکە بۆتەوە بە 15 لیژنە و هەر 108 ئەندام پەرلەمانیش هەیە باشە بە سنگاوی دواتری پەرلەمان یاسای سەرۆکایەتی هەرێمەوەندی کێواگەدان یەخود کامیان پێش دەکرێت حکوومەت متمانەدان بە حکوومەت بڵێن ڕاستپارێ یاسای سەرۆکایەتی یەکەم شتەکە دەستی بۆ ئەبەن و ئەیانەوەی هەمواری بکەنەوە و سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانە هەڵبژێردرێت ئەوەی کە ئەوەندایان ناوە دیارە بە تەواوی دەسەڵاتەکانی خۆیەوە کە پێشتر هەی بووک ئەوە بوو لە یاسایەکە ئێمە دەسەڵاتەکانیمان دابش کرد بەسەر هەرسێ دەسەڵاتەکەی ترە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و دادوەری دواتر سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ڕائسپێرێت بۆ ئەوەی کە کابینەکەی تەشکیلکە و دێتە ناو پەرلەمان و لەوێ متمانە پێ ئەدرێت باش ئەو لەوێت دەبێت بۆ پرۆژەکانی تر دەبێت چی بێ هیچ دەنگ و باسێکێ سەبارەت بە یاسای چاکسازی کە مەسلەی دانەوەی پاشەکەوتی فەرمانبەرانیشی تێدا بوو ئەوەی کە من ئاگادار بم زۆربەی فراکسیۆنەکان بەڕاستی یاسای چاکسازیان بەلاوە گرنگە وە لە نێویانە فراکسیۆنی ئێمەش وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەوە لە ئەولەویاتی ئیشمانە خۆشبەختانە ئێستا ئەوە بوو کە ئەو بەپێی ئەو ڕێکەوتنێک کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندا بووە پاشەکەوتی موچەش ئەو من ناڵێم پاش ئەڵێم ستەمی پاشەکەوت ئەوە بوو بە زۆرە ملی هات بەسەر ئەمگە لە ستەم دیدەیە هەڵگیراوە بەڵێ بە تاکید یاسای چاکسازی لە هەموو شتێک گرنگترە کە پێش هەموو شتێک دەستی بۆ بردرێ و بڕیایی لەسەر بدرێت و پێم وایە ئەگەر ئەو یاسایە بچەسپێت و بە فعلی بڕیاری لەسەر بدرێت و جێبەجێت بکرێت تەمان عیبرەت بە جێبەجێکردنە خۆتەزانی ئەوە یعنی هەنگاوێکی زۆر عملی باشە بێ بەرەو چاکسازی باش و دواتر طبعاً بەپێی ئەهەمیەت ئەو فراکسیۆنەکان ئەو پرۆژە یاسانەی کە پێشکەشیانەکەن ئەو پرۆژە بڕیارانەی کە پێشکەشیانەکەن بەپێی ئەهەمیەت و گرنگتر تا گرنگ پێشکەش ئەکرێ و لە هەر خولێکی یاسادانان لە یەکەم مانگەوە پێشکەش ئەکرێ بەپێی ئەم پەیڕەوە و دواتر دەسەی سەرۆکایەتیش ئەی خاتە بەرنامەی کارە و خاتە بەردەم لیژنە یاسایی و دوای خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ ئەکرێ دەبێتە یاسا سپاسم کاک دەڵێت سەبارەت بۆی کە پارێکی زۆر لە بەغدادەوە هاتووە ئەمڕۆژ وەزارەتی دارایی عێراق 724 میلیاردیکەی ناردووە هەم موچەی تاوە بۆ مانگی 522 میلیار و هەم ئەو جیاوازش کە بۆ کە پێشتر کەمی ناردوو مانگی 1 و 2 ئەویشی ناردووە پێ دوایە کاتی دانەوەی پاشەکەوتەکەش ناتووە کە مەسەلەن پەرلەمان بەوزترین کات ئەم یاسای چاکسازی پەسەند کاتووە ئەم پاشەکەوتی فەرمانبەران بدرێتەوە لە ڕاستیدا یاسای چاکسازی و مامەسا ئاماژەی پێکدایەکێکە لەو یاسانی هەرچەند نەبووەتە یاسایەکە ئێمە زمانمان ڕاهاتووە پرۆژە یاسا بۆ پێشتر حکوومەتی هەرێم مەسەلەن داوێتی بە پەرلەمان و نەبووەتە یاسا ئیستا جارێکی تر دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر وەکو پرۆژە بیداتەوە بە پەرلەمان یاخود پەرلەمانتاران بۆ خۆیان بیکەنە پێشنیاز یاسای و دوای تێپەڕبوونی بە فلتەری لیژنە یاسایە ببێتە پێشنیارێکی چۆن بڵێ بێتە پرۆژە یاسایەک تەئکید سوودێکی زۆری ئەبێ و سیستەمی خانەنشینی موحد لەسەر کوردستان تەطبیقە بێ کە ئەمە سوودێکی زۆری هەیە چونکە سیستەمی خانەنشینی غەدرێکی زۆری لە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە کە بە موچەیەکی کەم خانشی دەبن و دەیان چۆنەڵی شتی باشی تر یاسای باشی تر کە کاری پێ بکە ئەکید سوودی ئەبێ بۆ ئەم مەبەستە بزوتنەوەی گۆڕان یەکێک لە ڕێکەوتنامەکەی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان وەکو بزوتنەوەی گۆڕان زۆر پێداگری لەسەر ئەوە کردووە بە خاڵێک لە نێوان ڕێکەوتنامەکە دایان ناوە کە دەبێت لەم خولەی پەرلەمان یاسای چاکسازی تێپەڕ بێت وەکە یاسای چاکسازی تێپەڕ بوو دیارە زۆر شت معالەجاکەوە لە دواترە ئەگەر بۆ ساڵی 2019 موازنەی حکوومەتی هەرێمی کوردستان بودجە دێتە پەرلەمان و تەکید پەرلەمان ئەم بودجە هیچ بڕیارەکەی وەزارەتی دارایی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان چونکە لە 2013ەوە تاکو ئێستا بودجە نهاتێتە پەرلەمان چۆنەڵی هەوڵە دەین و کاریشی بۆکەین و کاری پەرلەمانە دەبێ هەوڵ بدات ئەم بۆ ساڵی 2019
بودجە بێتە پەرلەمانی کوردستان و کە بودجە هاتە پەرلەمانی کوردستان و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان گەشتە ئەو ئاستە بە تەکید دەبێ پاشەکەوتەکە وکو مامۆستاوتی بگەڕێتەوە بۆ فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر نەتوانرا حکوومەت بە گوژمەیەک بتوانێت هەمووی باتەوە دەتوانێت چەند چۆنەڵی ئۆپشنێک کراوەیە لە بەردەم پەرلەمان کە بتوانێت فەرزی کا بەسەر حکوومەت یەک لەوانە سیستەمێکی چۆنەڵی ژمارە حسابیەک بۆ هەر فەرمانبەرێک بکاتەوە پاشەکەوتەکەی لەسەر بێ بتوانێت بە تەدریجی قۆناغ بە قۆناغ کۆی پاشەکەوتەکەی لە حکوومەت وەرگێتەوە ئەوە یەکێکە لە چۆنەڵی ئەگەرەکان کە احتیمالە وای لێ بکرێت و بە هەموو حاڵەتێک ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان کار دەکەین و لە ڕێکەوتن نامەکەمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کارمان کردووە بۆ ئەوەی کە پاشەکەوت نەمێنێ و ئەو وانەشی کە ئەو موچانێک کە پاشەکەوت کرا و فەوتاوە با بڵین بگەڕێتەوە سەر ژمارە حسابیەک بۆ فەرمانبەران و فەرمانبەران بتوانن بچە فەوتاوەکانیان وەرگرنەوە. بەس سەبارەت بەوەی کە ئەم ڕۆژی کێتی نیشتیمانی بەشداری نەکرد باز لەوە دەکرێت ئێستای کێتی سەرۆکی پەرلەمانی ناوێ داوای کلۆزیێکی سەرۆکی هەرێمی پێ بدرێت کە پێشترتاوە بە بزوتنەوەی گۆڕان پێ دوای بزوتنەوەی گۆڕان سەرۆکی پەرلەمان وەربگرێت. لە ڕاستیدا من نازانم ناوڕۆکی کۆبوونەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بۆ داوای چی کردو بەڵام ئێمە ڕێکەوتنی خۆ چۆن ڕێکەوتنمان کردو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و واژوومان کردو و لەسەر یەک خاڵی نە ئێمە پاشەگەز ئەبینەوە لەوەی کە واژۆمان کردووەکو بزوتنەوەی گۆڕان چونکەەوە ڕێکەوتن نامەیەکی هەم سیاسی لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان واژۆمان کردووە نە ئێمە لی پەشیمانە بینەوە و نەتەمە ناشەکەین پارتی دیموکراتی کوردستان لی پەشیمان بێتەوە تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان هیچ ئاماژەیەکی بە ئێمە نەداوەکو بزوتنەوەی گۆڕان کە بڵێ لە یەک بڕگە لە یەک خاڵی پەشیمانم و تەمەنا ناکەین پەشیمان ببنەوە چونکە ئەو ڕێکەوتنامە من پێم وایە یەکێکە لەو ڕێکەوتنانی کە قۆناغێکی نوێی بە ڕێکەوتنی سیاسی لە ناو هەرێمی کوردستان لە ڕێکەوتنی سیاسی ئەحزابەکان بەخشی کە ئەویشەی ڕێکەوتنێک بوو کە لە مەساڵحی کۆمەڵانی خەڵکی کوردستان و میلەتی خۆمان و خەڵکی هەرێمی کوردستان گۆڕانیش نەوەکو حیزب تاکید بەرژەوەندی بزوتنەوەی گۆڕان لە شوێنێکە کە بەرژەوەندی خەڵکی لێبێ و هەستمان کرد ئەم ڕێکەوتنە بەرژەوەندی خەڵکی تایە بە ڕێژەیەکی زۆر بۆیە بەرژەوەندی بزوتنەوەی گۆڕانیش بە تەکید لەو شوێنە بوو و پارتی دیموکراتی کوردستانیش تەکید هەنگاوی ناوە بۆ ئەوەی بتوانێت ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکەوە دوجار سوودی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەبێ وەکو وتم بەڵای سەرۆکی پەرلەمان پێ دوای هەر لای پارتی دەمێنێتەوە چکە ئێستا ئەو فەرمیەکێتی پێیوتون کە ئەوان داوای جێگیری سەرۆکی هەرێم دەکەن و لە بەرامبەر سەرۆکی پەرلەمان لای یەکێتی نیشتیمانی نەوێت. لە ڕاستیدا من ناتوانم لێرەوە بڵێم ئەوە ڕێکەوتنێکی سیاسی کراوە تەکید بزوتنەوەی گۆڕان پابندە بە ڕێکەوتنەکەی و دڵنیاشین کە ئێمە سوورە بین لەسەر ئەو ڕێکەوتنی خۆمان و لە هەر کوێ تەکیدین کە یەک بڕگە لەو ڕێکەوتنە لە مەساڵحی خەڵک پێشێل کرا ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان تەکید ڕێکەوتنەکە هەڵەوەشین هەروەک چۆن پێشووتە ڕێکەوتنمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو کە ئیلتیزامیان نەکرد ڕێکەوتنەکەمان پەراوێز کرد بەڵام ئێمە زۆر گەشتبینین بەم ڕێکەوتنەوە کووتم یەکێکە لەو ڕێکەوتنانەی کە قۆناغێکی نوێی لە ڕێکەوتنی سیاسی حزابەکان هێنایە کوردستان کە ئەو قۆناغە بوو حزبەکان لە پێشووتر ڕێکەوتنیانە کرد لەسەر پشکێنە و لەسەر بەرژەوەندی و مەساڵحی حزبەکان بەڵام ئەم ڕاستە پۆستیتیا بەڵام ئێمە پۆستێکمان داوا کردووە کە بتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکی پێ بکەین و 17 خاڵمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان واژوو کردووە زیاد لە 10 خاڵی داوای ماف و استحقاقی کۆمەڵانی خەڵکی کوردستان و فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان کردو بۆ ئەمە قۆناغێکی نیە و ئیشەڵڵا سەرکەوتووە بێ و تەمە ناکەین سەرکەوتوو بێ ڕێکەوتنەکە. باش سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە مەسەلەی پەیڕەوی ناوخۆ ئەمجارە ئەو پەیڕەوەی کە تازەیەکێوە لە خولی ڕابردوو هەموارتان کردەوە پەیڕەوەیەکە کە پەرلەمان ئەکتیڤتر دەکات کاری پەرلەمانی بۆ مەسەلەی چاودێری و لێپرسیۆن لە حکوومەت دەستکراوەتر دەکات بەڵێ خۆی بەپێی پێڕەوەکە ئەوەی کە نووسراوەتەوە بەڵێ ئەکییت ئەکتیڤتری ئەکاوە کاری پەرلەمانتاری و یاسادانان بە تایبەت و بە دوواداچوون زۆر ئەکتیڤەکە بەڵام بەمەرجێک دەستەی سەرۆکایەتی هەماهەنگی زۆر باش بێ و لەژێر کۆنتترۆلی حیزبانە بێت بە حەقەت وەکوتم عیبرەت بەوە نییە کە ئەوەی نووسراوە و پەیڕەوە عیبرەت بە جێبەجێکردنیەتی باشە کوردستان چیە لە جێبەجێکنی پەیڕە چۆن هەموو شتێک لە ڕێی دەستی سەرۆکایەتیەوەی تۆ پرساندنەکەی لە ڕێی دەستی سەرۆکایەتیەوەیە تۆ
پرۆژە یاسا ئەنێری پرۆژە بڕیار ئەنێری هەموو شتێک ئەو دەستەی سەرۆکایەتیە چۆن هەرچی شتێک دەستەی سەرۆکاتی نەیەوێ نابێت. باشە بەس ئەم جارە لێ بچینەوە لە وەزیر و لە سەرۆکی حکوومەت ئاسانتر ئەگەر سەرۆکاتی پەرلەمان هاوکار. بەڵێ طبعاً وەکوتم پەیڕەوەکە بەڕاستی ئەوەی کە هەموار کراوەتەوە زۆر شتێکی باشە. ئێمە بەشدار بووین لە نووسینەوەی لە هەموارکردنەوەی لە گفتوگۆکردنی وەرد لە ناوهۆڵی پەرلەمان لەسەری پێمان وایە کە چونکە ئەو پەیڕەوەی پێشووتر لە 92 نووسرا بوویەوە بۆ حاڵەتێکی جیاواز و قۆناغێکی جیاواز ئەوە تعقیداتی زۆری تیا لە ئاستەنگی زۆر گەورەی دروست ئەکرد و بینیشمان بەڵام ئەمەیان وەکو پەیڕە وەکو ئەوەی کە نووسراوە زۆر باشە بە حەقیقەت بەڵام عیبرەت بە جێبەجێکردنێتی ئەگەر بێت و جێبەجێ بکرێ بەوردی و بە دوواداچوونی باش بکرێ پێم وایە کە کاری پەرلەمان ئەکتیڤتر ئەبێت. باش ئەی لەسەر ئیمتیازی پەرلەمانتاران ئێستا مەسەلەن زۆربەی کات هەر قسە لەسەر ئیمتیازی پەرلەمانتاران دەکرێت کەمتر لەسەر وەزیرەکانش قسە دەکرێت ئیمتیاز درراوە بە پەرلەمانتاران ئۆتۆمبیل و لەم خولە نەنا شتی وانە لە پەیڕەوە ماوەسمێ وەریان نەگرتووە پەرلەمانتاران وەرتان نەگرتووە لەم خولە نەخێر ئێمە نەک لەم خولە لە خولی پێشووتریش هەروەرمان نەگرتووە و ینی هیچ شتێکمان وەرنەگرتو هیچ ئیمتیازێکمان نەبووە بەڕاستی. موچەشمان وەکو خەڵک کراوە ڕوبع موچە لە کۆتایی هەموو فەرمانبەرێک لە کوردستانیشا موچەمان وەرگرتووە. خۆشتان موچەتان داوە بە حیزبیان هەووی لای خۆتان. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پابندین بەوەی کە لەگەڵ حیزبەکەی خۆمان وگەڵ جەماعەتەکەی جەماعەی خۆمان هەمانە پابندین بەو عەهد و وعدەوە کە هەمانە. تقریبا ئێمە لە خولی پێشوە لە 60 بۆ 65 موچەکەمان ئەگەڕایەوە بۆ دارایی حیزب وە سندوقێکیشم لەوەیشی کە بەر خۆمان ئەکەوت سندوقێکمان دانابوو ڕێژەیەکمان دانابوو هەموو مانگێک ئیجباریش بوو ئەماندا بە خەڵکی هەژار و ئەوەی کەش قەرزار و یام ژنی ئەهێنا و ئەندازەیەکیشمان دانابوو بۆ ئەوانەی کە داخوازە شخصیەکان کە لێ ئەمە ئەکرا ئەوی تریشی دامان نابوو بۆ هاتوو چۆ و سەفەر و بە دوواداچوونەکان و کاری پەرلەمانتاری و ئەوەشی کە ئەمایەوە بۆ مەسروفاتی ڕۆژانە. هیچ ئیمتیازێک نییە بە پێی پەیڕەوەی تیانە کە ئەندام پەرلەمان سیارەی بۆ بکردرێ و سندوقی بۆ دابنرێ و خانووی بۆ بکردرێ و تەحسینی مەعیشی بکرێ و چی ئەمانە بکرێ. ئەمە لە کوردستانە لە خولی ئێمە وجودی نەبووە لەم خولێشا وجودی نییە. لە کۆبوونەکەم ڕۆیز باسی ئیمتیازی پەرلەمانتاران نەکراوە بە هیچ شوێنێک لەم کۆبوونەوەیە ئەوەی من لە سەرەتاوە لە دوو کۆبوونەوەی ئاسایی و یەک کۆبوونەوەی نائاسایی کراوە لەگەڵ کۆبوونەوەی یەکەم کە کۆبوونەوەی سوێن خواردنە لەم کۆبوونەوەانە هیچ کۆبوونەوەیەکی من سەرجەمی ئامادە بوومە باسی ئەوە نەکراوە کە ئەمتیاز بۆ ینی چۆنەڵی سیارە و ئەو شتانە ئۆتۆمبیل تایبەت بۆ پەرلەمانتاران دابین بکرێ باز نەکراوە و لە بینی فراکسیۆنەکان پێم وایە دەستەی سەرۆکایەتی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان باسی شتێکی لەو چەشنەی کردبوو کە بۆ ئەوەی ئەو ئەندام پەرلەمانەی کە ڕێگەیان دوورە مەسەن هەیە لە کەلار و کفری و ڕانیەوە سەر دێتە هەولێر و ئەوانە جۆرێک لە ئەویان بۆ دابین بکرێ ئۆتۆمبیلیان بۆ دابین بکرێ ئۆتۆمبیلی پەرلەمان دیار بوو ئەوەش فراکسیۆنی ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان سەرۆکی فراکسیۆنمان هەر لەو شوێنە بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی وتبوو کە ئێمە ڕازی نین لەسەر بودجەی گشتی ئۆتۆمبیل بۆ پەرلەمانتاران بکڕێ غیری ئەوەی کە پەرلەمانتاران بۆ خۆیان بیانەوێ بیکڕن لەسەر بودجەی گشتی و دواتریش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکانی تریش یەکگرتووی ئیسلامی چەند فراکسیۆنێکی تریش دژ بوون بۆ ئەم جۆرە ئیمتیازاتەوە بەڕاستی ڕەتی شەکرێتەوە وەکو مامۆساژوتی ئێمەش بە هەمان شێوە ملزەمین بەوەی کە ئەو موچەیەش کە هەمانە هەم بۆ هاوکاری و هەم سندوقمان پێی دروست کرد و هەم ڕێژەیەکی بۆ حزب ئەگەڕێنینەوە بەو شێوازە ئەوەندەی کە بتوانین چاودێری پێ بکەین ئەوەندەی لای خۆمانەمێنێت. سوپاس زۆر سوپاس بۆ بەڕێزان جەلال محەممەد و دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامانی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڵێ سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.